دم باش تماشاوان مجارم نیا میوانک مجارک ام مجارم میوانک مجارک ده ام دیسا بهدور بن دوی برنامه ده ام سر روشا روزنامه‌گری باخون و میزان سی گلانه روزا آزادی چپمنی ام جی نها برای خواهد بدن حوالی که خواهد روزنامه‌گر بهنام زراعی حوالی می روزنامه‌گر بهنام زراعی جروجلات ام سر روشا روزنامه‌گری کرد و کشتی روشا روزنامه‌گری جهانی باخون برز بهنام هند کارن هکی سری ده خواب بدن ناس کرد. دم باش بو تماشاوان روزنامه خوبونجی از بهنام زارعی روزنامه‌گر سری ده امکان هنگی سر گرینگی وقتی ایرو بسکن ایرو سیسی گلانه تو سیسی گلانه بود. سیسی گلانه روزا آزادی چپمنی جهانی هم به روزا چه می‌بینیم؟ آنه وقت روزا آزادی چاپمنی جهانی هاتی نازد کرده نها نها زخت و گشارن سیاسی و دولت بتایبت و کسایتین سیاسی لسر روزنامه‌گری آزاد پر زیده او روژ سه گلان وک روژ آزادیات چاپمنیا جهانی هاتی نازد کردن و واتای که وی تایبت هیج بو روزنامه‌گرین و لایەن کەسایەتیان سیاسی و دەوڵەتێن زەخت و فشار لەسەروان هەیە تا ئەو تشتێک کە مرۆڤ دەخوازێ گەل بزانێ خەڵک بزانە بێ نەیە وەشاندن زەخت دەکەن گرتن هەیە لێ ئەو ڕۆژ بۆ ئەو کەسن کە دەخەبتن و خەوات دەکەن کە هەر تشت و هەر خەبەرێکی زەلال و دروست بێگەهاندن و خەڵک بزانە بێ ڕۆژێکی پڕواتایە بله لکردستان روش چاوایی بتایبتی روش روزنامه‌گری کرد هم چاو دبینن زختن سروان هم چاو دبینن ام کوردستان لە هەر چوار پارچە هەر چوار بەشی کوردستانێ باکوور باشوور ڕۆژاوا و ڕۆژهەڵات وەک یەک نینە یعنی هەلومەرج ji بۆ ڕۆژنامەوان لە باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستانێ تا ئاستێکی باشترە باکوور و ڕۆژهەڵاتی کوردستانێ لە باکوور دەوڵەتە تورکی و لە ڕۆژهەڵاتژی دەوڵەتە ئیرانێ زەخت و فشارێوان هەیە لەسەر ڕۆژنامەگەر و بە تایبەت ڕۆژنامەوانên کورد و ئازادی نەکارن بخەبتن ئازادی نەکارن کارێ خۆ چێ بکەن ئەخبارێ زەلال بدەن گەلێ خۆ و سەر مژارێک و دەخوازن خەبات بکەن ئەم دزانین و هەر وەکو هەنجی دزانن ئی ساڵی 2024دا ئێران دەوڵەتە ئێران و هەروەها تورکیەژی یەک لە هەری خراپترین وڵاتن ji بۆ ڕۆژنامەگەری و ئازادی ڕۆژنامەگەریە هەر ڕۆژ لەسەر ڕۆژنامەوانان زەخت هەیە گرتن شێ دەبێ زیندانکردنێ هەیە و تەلەڤیزیۆن دەگرن نزانم ڕۆژنامەوان بنچاو دەکەن زیندانی وان هەیە لە باکوور و ڕۆژهەڵات نەباشە لێ ڕۆژنامەوانان ئێمە ڕۆژنامەوانên کورد بەرخۆدانی خۆ دەکەن دەکارن بۆ هەموو زەخت و فشارێک و لەسەروان هەیە کارێ خۆ پێش خەبەرێ زەلال بدەن گەلێ خۆ و هەموو مژارێ ji بۆ دنیایە پاربە بکەن لێ گوشاری دەوڵەتشی هەیە سیاسەتمەدارن نەکارن ڕۆژنامەوانên کورد لە باکوور و ڕۆژهەڵاتێ بەتایبەت ئازادانە بخەبتن و خەباتێ لە ڕۆژ ئاوا مەدزانین ستاتویەکی کورد هەیە لەوێ ڕەوش پڕ جودایە ڕۆژنامەگر دەخواتن بە ئازادی بخەبتن پڕ باشترە لە باکوور و ڕۆژهەڵاتی کوردستانە لە باشووری کوردستانجی ئەم دزانین نەها زێدەتر لە 190 ڕۆژە سلێمان ئەحمەد ڕۆژنامەگەرێ ڕۆژ نیوز لە لەنکەدەکە هاتی بنچاوکردنێ لەوەیژی ستاتویەکی کوردی هەیە لێ دەوڵەت هەرێمی کوردستانێ و بە تایبەتی پارتە دموکراتە کوردستانێ ئیزن نادا ڕۆژنامەگر بە ئازادی بخەبتن و مێژوویەکی پڕ قڕێژ هەیە لە کوشتن و بنچاوکردنی ڕۆژنامەوانان لە باشووری کوردستانێ ئەو کاوە گێرمیانی و سەردەش عوسمان ئیرۆژی سلێمان ئەحمەد هاتنە بنچاوکردن هاتنە کوشتن ئەو دەرخەری وەیە گوتنێ حەقیقەتێ گوتنێ ڕاستیên لەلایەن ڕۆژنامەوانên کوردێ دو جار تێ زەختکردن یەک جار دەوڵەتێن میتینگەر و داگیرکرد
یەک جارژی ئەو کەسایەتی و پارتی سیاسی کە بەرژەوەندی ئەوان ئەوە کە گەل ڕاستیە نەزانێت بەردەوەندی ئەوان ئەوە کە گەل ئەو تشتێ حقیقەتێک هەیە نەزانە بێ و بە شارابە بمێنێ لێ زەخت دەکەن سەر ڕۆژناوانن کورد. بله نه و قضا سلیمان احمد ذکر روزنامه‌نگار سلیمان احمد سه نو دروژه به جوانای گندای آگاهی جنای گرفتن هولدان جبنا آزادیاوی و تکوشنا جبنا آزادیاوی روزنامه‌نگاران جهان چه قصد روزنامه‌نگاران ولی سلیمان احمد کلی درد کردن برتکون نرازبونی وان چه قصد کرد که هەن سازیان ڕۆژنامەگەری هەیە وەکو و CPT و مترۆ لە باشووری کوردستانê و هەندێک سازیان نێونەتەوەیژی کە دەکارن ji بۆ ئازادیە ڕۆژنامەگەریە دەخەبتن و پشتگیریە خۆ دەدەن ڕۆژنامەوانن کە لەژێر زەخت و گوشارن کارێ خۆ دەکەن و وەک RSF و IFG ئەوان دەکارن پشتگیریە خۆ بدەن دیپلۆماسیاوان بەگەل حکوومەتە هەرێمێ هەیە زەخت لە حکوومەتی هەرێم دەکەن ji بۆ چارەنووسی سلێمان ئەحمەد بێ زەلالکردنێ لێ نەها پشتێ 190 ڕۆژان هیچ تشتێک نەهاتی گۆڕاندنێ ئەم نزانین سلێمان ئەحمەد لە بن چی ڕەوشیدایە پارێزەرێوی نەکارن ئەو ببینن بنەماڵەیەوی نەکارن ئەو ببینن و ئێمە نەزانین سلێمان ئەحمەد نەها زیندیە یانە هەنێ پشتێ 190 ڕۆژان لێ ئەو سازیە هەوڵێ خۆدانە ڕۆژنامەگەر و سازیە کوردژی هەوڵێ خۆدانە لێ حکوومەتی هەرێم و پارتا دموکرات تاوی دەمێ تشتێک بەرسێڤ نەدان و نەهاژی پشتگیری هەیە بۆ سازیە نێودەوڵەتی و سازی کوردی و ڕۆژنامەوانی کورد هەوڵ دەدەن لە سلێمان ئەحمەد تشتێکی ببیسن لێ شتێک نهاتیە ئاگاهیەکی نوێ نییە لەسەر سلێمانە. بله نها چند روز بره لباکور کردستان جی گرگ روزنامه‌نگار هاتن بین چاپ کردن جوانا نه کسان سه کس هاتن گرفتن جداهیا نابرا باکور کردستان و باشور کردستان و هنی که قال کرد تایبەتی پۆلیتیکان حکوومەتە تورکیە و پۆلیتیکان حکوومەتە پەرێکێ ژەردوو چین ئەو بێڕاستی ذهنیەتا دەوڵەتێک و نەخوازێ ئازادیە نەخوازێ حقیقەتێ بێ وەشاندن ji بۆ هەموو گەلێ هەموو گەل و خەڵک ئەو حقیقەتان بێ دێر جودایی حکوومەت تورکیا بێ پۆلیتیکایە و ذهنیەتا دەوڵەت ذهنیەتا قدرەت ذهنیەت دەخوازن خۆ فەرز بکەن سەرگەل هەف جودانینە ئەو لە ئیسرائیلژی وسایە لە ئەمریکاشی وسایە لە ئێرانژی وسایە باشووری دەوڵەتە تورکیا ji bo vê jî dewleta Tirkiye sê rojnamegir binçav dike dixat zindan hikûmeta herêma Başûrê Kurdistan jî 190 rojan Silêman Ehmed binçav dike. Lê zihniyet ne cuda ye, firqek tune ye, lê navê wan cuda ye, lê zihniyet yek e. Birgiştî hem rojnamegerên Kurd hem rojnamegerên cîhanê lazim e ji bona azadiya çapemeniyê gavek çawa bavêjin ji bona ku zext û zordariyê ser çapemeniyê kêm bibe an jî bidayî bibe lazim e têkêm nav hewldanek çawa niha ew rojnamewanên bê sinûr saziya rojnamewanên bê sinûr daxuyaniyekî xwe da ji bo rojê azadiya cîhaniyê rojnamegeriyê got piskirêyek herê mezin ke heye niha bi rojnamegeriyê azadiyê zext û fişarên kesayetiyên siyasî ye kesayetiyê siyasiyên ke dixwazin berjewendiyê xwe rabigirin û dewlet jî ke dixwazin berjewendiyê xwe rabigirin û nehêlin gel bi azad li hemû tişt bê agahkirinê zext û fişarê ewan zor e zext û guşarê dewlet û kesayetiyên siyasî zor e lê tenê tiştek ji bo rojnamegeriyê azad heye ji bo agahîdayina bi gel heye ew ke berxwe bide rojnamegerî dibe berxwe bide em Julian Assange niha di zindan da ye kesekî ke hat hen tiştekî qirêjê dewleta Amerîkayê ji bo gelê cîhanê aşkira kir
لجولیان ئاسانجی هەتا سلێمان ئەحمەدجی هەتا ڕۆژنامەگەرن باکووری کوردستانجی هەمی لەژێر یەک ذهنیت دەوڵەت تێنە بنچاکردن تێنە زەختکردن ji bo we rojnamegerî azad pêş bikeve û berxwe bide nekeve dawa wî zext û guşarên kesayetiyên siyasî û dewlet dibê berê xwe bide û bi îmanek bi moralekî zêdetir ji bo azadî ji bo gihayandinê hemû hevalên zelal ji bo gelê xwe hewl bide. Ew tenê tiştekeke li destê me ye em nekarîn bi tenê bi du kes bi sê kes li beramber zihniyetê dewletê rabibîn lê eger hemû rojnamewanên azad ew bidene naskirin ke çend giring e watayê wî çend zêde ye xeberên zelal û durust bigihê gelê dikarin li ber xwe bidin û ew planên dewlet û kesayetiyên siyasî û zext û guşarê wan li nav bibin. Gelek spas dikim birêz Zerayî. Zor spas.